ڕژێمی فاشستی تورکیا هەر لە سەرەتای دروستبوونیەوە کە کۆڵی لەگەلی کورتووە لە چەند ساڵی ئاخیریشدا کە بە هەموو شێوەیە کەوتەجیانی هەوڵاتیانی گەلی کوردستان و هەموو سنوورە بەها و ئەخلاقی و ئینسانیەکانی تێپەڕاندووە. هەمومان دەزانین هەموو پێوەرەکانی ئینسانی و ئەخلاقی تێپەڕاندووە لانەی کە ڕژێمی ئاکەپا ئەردۆغان ئەوانە بەدەستیانەوە بەڕاستی ئەمە کارێکی زۆر بەترسیدارە لەبەرەوەی هەموو ئامانجی استراتیژی ڕژێمی ئاکەپا تورکیا بۆ تەقڕکردن و جینۆسایدی کورد لە ناوبردنیە. هەتا ئێمە دەبینین کە حەفرینی داگیر کرد دەبینین هەتە دارەکانی هەموو بڕگەوە هەتا دەبین دارەکانی باشووری کوردستانی هەمووی سووتاند و بڕگەوە ژێگەکەی ئەو دژی دار و بەرد و کەلتور و نازنامە و شوناسی هەموو گەلی کوردە ئەو بۆ خۆی کەنوکۆڵی کرد لە گەلیشی 40 میلیۆنی ئەمە بەخۆی دژاتیکردنە دژی ئاینی پیرۆزی ئیسلام. لە هەڵدانەوەی گۆڕی شەهیدان لە عەفرین هەموو ئۆردوغان و ئاک پارتی هەموو پێوەری ئەخلاقی و ویژدانی و ئاینی بەزاند کارێکی قێزەونە لە مێژوودا ڕووی نەداوە دەست بەری بۆ گۆڕی شەهیدان دەستبردن بۆ گۆڕی شەهیدان دەستبردنە بۆ پیرۆزیەکانی گەلێک دەستبردنە بۆ مێژووی گەلێک. بە هیچ هیوادارم هەموو لایەنەکان بێنە سەرخەت بە ئەرچی خۆیان بزانن ئەو شەهیدانە شەهیدی یەک حیزب و یەک لایەن نین، شەهیدی ئازادی ڕێگەی کوردستانن. داگیرکەرانی تورک داگیرکەرانی تورک و ئاکەپە و ئەردۆغان تاویان سندووە تەنگەتاو بوونە مشاوەش بوونە هەرچی بۆیان دەکرێت بۆیان و خۆی لێ نایەتەوە ئاخیر محاولە دەکەن کە ئێمە بسڕنەوە ناشتوانن لە نزیک بوونەوەی مەرجیان پەلاماری دیرۆکی مێژووی ئێمە دەدەن کە بیش گۆڕستانەکانمانە گۆڕستان لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە لە هەر میلەتێکە گۆڕستان بە خۆی دیرۆکی مێژووی ئەم وڵاتەیە گۆڕی باو باپیرانی ئێمەش دەستکار دەکەن چاویان بەرادایی نادەن کە هەواڵانمان کوڕکسانمان سەنگەر دەگرن لە داگیرکەران کە شەهید دەبن چاویان بەرادایی نادەن گۆڕی شەهیدەکانمان ببینن ئەوەیە کە تاویان سندووە دەیانەوێت گۆڕستانەکانیشمان تێک بشکێنن ئێمە بەوە تێک ناشکەین ئێمە سوورتر دەبین لەسەر مافەڕەوەکانی گەلەکەمان. گەلی کورد لە هەموو پارچەکان بە هەموو عەزابی سیاسی بە تەواوی کۆمەلگای کوردی یەکگرتوو بن هەماهەنگ بن هاوکار بن برایانە هەماهەنگی یەکتر بکەن بۆ ئەوەی جارێکتر ئێمە ئەنفال نەکرێنەوە جینۆساید نەکرێنەوە بەردەوام ئێمە لە لێواری جینۆساید و ئەنفالداین ئەوەی لە ڕابردوو لە گەلی ئێمە ڕوبەڕووبەوە بە هەمان شێوە لە داهاتووش ئێمە ڕوبەڕووی ئەبینەوە داواکارم لە تەواوی گەل لە عەزابی سیاسی یەکگرتوو بن دژمن بناسن وەک خۆی.